ئەگەرچی باسکردن لە سەرمای سەخت و بەفربارین بۆ زۆرێک لە ناوچەکانی کوردستان لە ئێستا گونجاو نییە و بەشێکی زۆر لە هاوڵاتیان ئاوات بۆ ئەم دیمەنانە دەخوازن، بەڵام لە بەشێک لە گوندەکانی برادۆز هێشتا بەفربارین تیایاندا بەردەوامە و لە دوایین ڕۆژانی زستانی شەپۆلێکی بەفربارین دەبەرەکەی گرتەوە. دەچینە گوندی کەژاک، ئەو گوندەی بەشێکی زۆر لە وەرزی زستان بەفری تیا دەبارێ. ژیان لەوێ بۆ چەند مانگێک سەخت دەبێت و لە دوایین ڕۆژانی وەرزی زستانیش لێرە بەفر دەبارێ و گوندەکە بە تەواوی سپیپۆش بووە و دیمەنێکی جوانی هەیە. وەک دانیشتوانی گوندیش باسی لێوە دەکەن، ئەمساڵ جیاواز بە ساڵانی ڕابردوو بەفربارین زیاتر بووە. لە پار و پێرار هەوسار پترە بەفرەکە باشترە، بارانەکەی باشترە لەو ساڵانە لەو پێشە ساڵانە زیاتر هەوسارە بارانی باش هاتێ و بەفرش باشتر هاتێ لە سیایەکان. جیاوازیش زۆری هەیە، ئەوە گوندن لە خوارەمە هەموو مەملەکەتەی مەیە، منتیقێ مەیە، عەشیرەتەکەی مەیە، لە هەر لە گوندانە بڕۆ خوارێ بەر لە سیدەکە بەولایوە بەس بارانە، هەتا سیدەکەش بەس بارانە، شیوان و ئەو زیانە بارانە، بەس کەژە گوندێکی ساردە و بەفری لێتێ جیرانی حەسەن بەژینە. ئەمە گوندنشینانی برادۆز بە ئاژەڵداری و کشت و کاڵەوە سەرقاڵن و حکوومەت تەنها بەرمیلێک نەوتی بۆ وەرزی زستان پێداون. ئەمەش وای کردووە ئەوان پشت بە سۆپایدار ببەستن بۆ خۆگەرمکردنەوە. وەڵا خەریکی داشکانی مەلۆسۆ بە لۆخۆ و خێزانی دارابایمەسەوە دەمە و ئێوارەیە و حاجی سلێمان ناسر لە بەردەرگاکەی سەرقاڵی شکاندنی دارەکانیەتی بۆ سۆپایدار و باس لە وەرزی زستان دەکات و جیاوازی بەفربارینمان بۆ دەخاتە ڕوو لەگەڵ ساڵانی پێشوو. بەرێ بەفربارینێ لە 69 لە 69 بەفرەکە زۆر لێ دەکات، ئەو مەحەلەی پێ نێکرا بچینە دیانە چ جادە نەبوون تەبی وای پەپستا خۆن سلۆ خۆهی نابە بەفرەکە هەندە زۆر هەبوو وەلای هەتا ماجی چار بەفر ئێرە بەرینێدا هەتا ماجی چار لە قەدیم ئەتا ماجی چار تاتنجێکی بێنێ گەروا بیرە ئەو کن سەیتەڕێ لەوێ دێ پێمەڕان ڕێکردنەوە ڕێکردن و مارەمەت لە هەوێرا بوو هەڕێن قەپات ببوو وەلای ئەو ساڵانە پار بەفرهەنەکەت و نەکەت بەس ئەو سارە وەختێ وەکو گۆتیان زستانە خۆشی نەدایتێ نەدایت هە بەفر بوویە هە باران و بەفر بوویە ئەرێ وەڵا هەندوو کەس ئەلحەمدولیلا هەوڕۆ نابینی هەوڕۆ تەقریبی 20 چارە 23 ئادارە بەفرانە ناومەکەتی. زستانی ئەم ساڵ بۆ گوندی کەژەک زستانێکی سارد و سەخت بوو. بەفربارین زۆربەی ڕۆژەکانی ساڵ میوانیان بوو. ئەم ڕێژە زۆرە بەفربارینە شوا دەکات ئاوی ژێرزەوی و کانیاوەکان ژیانەوەی بەرچاو بەخۆ ببین و خاکەکەشی بەپیتتر بێت. پێشینان و تویانە زستان ئەگەر ڕۆژێکی لە تەمەندا مابێت زستانێتی خۆی هەردەکاتن. ئەمڕۆژ کۆتا ڕۆژەکانی زستانن لا دەڤەری برادۆز بەفرێکی باش باریوە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام گوندی کەژەک لە دەڤەری برادۆست.